ئێمە پێمان خۆشە کە شاسوار عەبدولواحید گیراوە و دەستخۆشی لە دادگای سلێمانی ئەەکەین و بە هیوام بە زووترین کات مافەکانمان بۆ بگەڕێننەوە دزی بکات و گەندەڵی بکات و فەسادی بکات و بۆ خۆی خەڵک چەپڵەی لێ بدا چونکە شڵکاوخۆرە و ئیسیفادەی کردووە لە شاسوار عەبدولواحید چێ پیشگیریەکە ئەڵێ من بەتەمام خۆم بم بەکوشت لەبەر شاسوار عەبدولواحید ئەگەر ئەتەوێت تۆ خۆی بەی بەکوشت وەرە فەرموو بڕۆرە سجن بڕۆ لە جاتی شاسوار عەبدولواحید مافەکانی خاوەن پشکەکان بدا قەرزەکانی حکومەت بدا هەرچێک لە شاسوار عەبدولواحید دەیهێنینە سەر تۆ لە جاتی ئەو با عیدام کریت ئێمە خواخوامانە ئێمە مافی خۆمان وەرگین ئێمە چی عیلاقەمان هەیە بە شاسوار بە تۆ ئێمە تۆ ناناسین باشە دەستخۆشییان لێکم لە حکومەتی هەرێم و لە دادگای سلێمانیەوە ئێمە 12 ساڵە خەریکین ئەمانەوێ مافەکانی خۆمان وەرگین کەس نایەت بەهانامانەوە لە 2012ەوە ئێمە خەریکین باشە خاوەن پشکەکان وەکالەشمان کردو بۆ مەحامی بە شێوازێکی ڕسمی ئێمە لەناو پرۆژەکەیان ئێمە خاوەن پرۆژەکەین ئێمە بەشدارین لە پرۆژەی چاڤیلاندەوە لە سەرەتاوە حتا کۆتایی حتا ئێستا هیچ استیفادەیەکمان نەکردووە. سکاڵاکە ئێوە گەشتەوە خاوەن پشکەکان وەڵی سکاڵەکەی ئێمە بەردەوامە ئێمە کۆڵی لێ نادەین محامیمان گرتووە وەکالەتمان کردووە سکاڵامان نووسیوە لەبەر دادگا یاسا خۆی سەروەرە.